ساڵتان لەبێ بینەرانی خۆشەویست بانیتان باش بۆ باسی داندەرهاتنی مناڵەکەین باسی و گرفتانەکەین کە پەیوەندی بە داندەرهاتنەوە هەیە لە مناڵە بۆ مەبەستە میوانداری دکتۆر میران جەبارمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانیدانە. دکتۆر بە خێراتی باش سپاس بۆ ئێوە. پێمان بڵێ داندەرهاتن بە شێوازە سروشتی و نۆرماڵەکە لە چ تەمەنێکەوە دەست پێ کات لە چ تەمەنێکەوە بێ کۆتایی بێت وردەکاریمان بیتە؟ دەرهاتنی دانی شیریە بڵێندانی مناڵەکان کە دەست پێ ئەکا بە دەرهاتن لە تەمەنی 6 مانگیەوانە 6 بە 7 مانگ دانەکانی بڕەرەکانی پێشەوە بەشی خوارەوە دەست پێ ئەکا بە دەرهاتن وردە وردە بە دوایە دانەکانی کەڵبەکان و دانەخرێ شیریەکان دەردن تا تەمەنی 2 ساڵ. لە تەمەنی 2 ساڵە خرێ شیریەکان کە عەدەدیان بە هەموو خرێ و بڕەرەکان و کەڵبەکانە گاتە 20 دانی شیری لە تەمەنی 2 ساڵەیە بێ هەمووی هاتبێتە دەرەوانێ. ئەگەر تاخیربوونێک یا بەهۆی هەرگرفتێکەوانێ ئەم دانانە نێنە دەرەوانێ پێویستی بە یارمەتی پزیشک ئەبێت کەمێک پووکەکەی بۆ ئەدڕێت یاخود بە نەشتەرگەریەکی بەسیط بۆی دانەکە بێتە دەرەوە. پێم بڵێ ژمارەی دانە شیریەکان چەندن چۆن بزانین ئەم دانانە هەمووی دەرهاتووە لە چ تەمەنێکایتر ئەبێت چاوەڕێنەکەین و بڵێن ئەمە دواکەوتووە؟ وەکو ئاماژەم پێکرد لە تەمەنی 2 ساڵی بە دواوانێ لەو تەمەنە بە دواوە ئەبێ هەموو تەمەن دانە شیریەکان هەمووی هاتبێتە دەرەوانێ بەبێ ئەوەی عەدەدی دانەکان کە ئێمە جۆری خۆیمان هەیە وکوتم بڕەرمان هەیە بڕەری خوارە و سەر و 4 بڕەرن لە خوارە و 4 بڕەر لەسەرەوە بە دوای بڕەرەکاندا کەڵبەکانمان هەیە لە دوای دانی کەڵبەکان دانی خرەکانمان هەیە ئەویش 2 خرێ لە هەرلایەک خرەی شیری پێ ئەوترێت هاتبێتە دەرەوانێ. ئەگەر نەقسێک هەبێت لەم دانانەیەمانەوەی یاخود لەژێر پووکەکەی و لە ئێسکەکەی ماوەتەوانێ بە هۆرهۆکارێکی بۆ ماوەی بێ نەخۆشی یاخودەوەتە لە زگماکیەوە هیچ نیەتی ئەو دانە ئەو مناڵە. ژمارەی دانە شیریەکان بەگشتی چەند بێت؟ 20 دان. لە هەموو مناڵەکان 20 دەرێ هەندێک مناڵ ڕەنگە کەمتر بن. هەر 20 دانە عەدەدەکەی ئەبێت ئەو ژمارەیە بێت و بە دوایە سیکوێنسی کەوتنەکەی بڵێن لە تەمەنی 6 ساڵیەوانە دەسەکرێت بە هاتنە دەرەوەی دانە هەمیشەیەکان وردە وردە دانە شیریەکانیش ئەکەون لەگەڵیانە دانە هەمیشەیەکان کە جیان ئەگرنەوانێ عەدەدیان ئەگاتە 28 بۆ 32 دان. مەرج نییە هەموو کە 32 دانی تاواتی بەنسبەت دانی هەمیشەیەوە مەرج نییە بەڵام بەنسبەت دانە شیرەکەەوە مەرجەکە 20 دانەکە هەبێت لە دانی مناڵێ. باشە دکتۆر داندەرهاتنی مناڵ چ گرفتێک دروستەکە؟ نیشانەی زۆر قورسی هەیە هەستەکەی شتێکی وا بێ یاخود حاڵەتێکی یاسایە؟ خۆی هەر بڕینی پووکەکە کاتێکە دانەکەێتە دەرەوانێت کەمێک پووکەکە ئەبڕێت ئازارێکی بەسیتی بۆ دروستەکە بە تایبەتی کاتێک خواردنی بەرەکەوێت لە تەمەنی 6 مانگ بۆ سەر وردە وردە مناڵەکە یا ئەوەتا خۆی دەسەکە بەگەستینی هەندێک شدیا خود دەسەکرێ بۆی خواردنی بیرێتێ کە خواردنی گەورە بێ وردە وردە بەپێی تەمەنەکەی کە ئەم پووکە ئەدڕێت وردە وردە ئەزێتی ئەیرێت و هەست بە ئازارێکە کات لەوانەیە ئاوسان سووربوونەوەی هەبێت بە گریان دەری ببڕێ کەمێک ئەو شوێنە گەرم ببێت بەڵام شتێکی وا سڤیر نیەوە و حاڵەتەکەوەنە سەخت نییە کە پێویست بە عیلاج وشت بکە. زۆر باشەمە بینەرانی خۆشەویست ئاگادار کەم کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەوانەی کە ئێستا لەگەڵمانن لە پێیجی فەرمی کورسات ئەتوانن ڕاستەخۆ پرسیارەکانیان لە کۆمنت بنووسن ئێمە وەڵامی پێویست و گونجاویان بۆ وەرگرین. دکتۆر پێم بڵێ بابەتی ڕەشبوونی دانی شیری مناڵ یاخود زوو کەوتنی یاخود کلۆربوونی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ڕەشبوونەکە ئێمە دوونەوە ڕەشبوون ئەبێ حساب بکەین. ڕەشبوونێک تەنها ڕەنگە بەهۆی خواردنی هەنێ سەپلیمنت و پێکاتەوانە دروستە بە یاخود لەوانێ بەهۆی ڕەنگی خواردنەکان و ڕەنگی گرتبەدانەکە بەڵێ ئەوە دروست ئەکات و لەدانی هەمیشەیشە حاڵەتانەمان هەیە. ڕەشبوونەکەی ترکە پێوترێ ئەو کلۆریە ئەویان کلۆری سۆفت کاریس و هارد کاریسمان هەیە. هارد کاریسەکە ئەتوانی وازی لێبێنیت کە کلۆریەکی ڕقە پێویست ناکە دەستکاری بکرێ و تەداخلی دکتۆری تیا بکرێت. سۆفت کاریسەکە لەو حاڵەتەیە پێویستەکات کە پزیشک بڵێن
دەستی هەبێت لە ئیشەکەیە ئەو کلۆریێلا ببرێ و جێگرەوەیکی بۆ دابنرێت حەسەب دانەکە. باش بۆچی هەنێ مناڵ زوو ددانی پێشەوەیان ئەڕزێت؟ ئەمە هۆکاری شیرپیانە بەدەمخەوە یاخود هۆکاری دیکەشە؟ بەڵێ ڕزینی دانەکان خۆی ئەگەر شیر بمێنێتەوانە لە دەمی مناڵەکە ئەگەر دایکەکە ئاگای لێ نەبێ و کەسێک کە ئاگای لە منداڵەیە خواردن یا شیر دوای تەواوبوونی لە ناخواردنەکە پاک نەکرێتەوە ناودەنی بە فڵچە بە یاخود بە لە حاڵەت لە تەمەنێکی زۆر بچووکیشا بە 50 ئەتوانن ناودەمی مناڵەکە پاکەنەوانی وڕای بێنن لەسەر پاک و خاوێنی ناو دەمودانی ئەم شیرەکە ئەمێنێتەوانێ بەکتریا لەسەری ئەژی و ئەبێتە مای ئەو ئەسیدیتیا ئەو ترشەڵۆکی کە دەرەیە بەکتریاکە بێتەوەی دانەکان کلۆر بکات. اینجا لە دانی پێشەوە بێ دواوە عادەتەن دانەکانی پێشەوە کووتمان زووتریان لەبەر ئەو ئەگەر ئەو ئیهمالی ڕووی یابێت زووتر لی دەرەکەوێت لەوانەیە ئاستی ڕۆشنبیری دایک و باوکە گشتێتە ئەوەی کە دانەخرەکانیان بڵێن ئەبواە زووتر پاکمان ڕاگرتە احتیمان بە خرەکان ئێن بەڵام دانەکانی پێشەوەی بەو شێوەیە ئەمێنێتەوە. مانەوەشیان بەو شێوەیە ئەگەر ئازاری نەبێت تەنها پاک ڕابگیرێت کێشەی نییە، ئەگەریش ئازاری بوو دەمار بڕینی بۆ ئەکرێت، بەڵام تەنها ئەگەر ڕێگەکەش بمێنێتەوە لە هەنێ حاڵەتە ئێمە جێ هێڵین ئەو دانە بۆ ئەوەی بگاتە تەمەنێکی دیاریکرا و تاکو دانە هەمیشەیەکی کە لە ژێرەوەیەت جێگەی ئەو دانە بگرێتەوانێ بۆ ئەوی خواردبوون لە دانەکانان ڕوونێت. باش هەندێک جار دانە شیریەکان زۆر بە خواروخێچی یەنە دەر ئەمە کاریگەری بێ لەسەر دانە هەمیشەیەکان یاخودنا کاریگەری ئەو تۆی نابێت لە سەردانی هەمیشەیی چونکە ئەگەر تۆ ئەو دانە وجودی هەبێ کەمێکیش خوارد بێت کەمە کێشەمان نابێت تەنها سپیسێک تەنها مەسافەیەکمان ئەوێت جێگی بگرێتەوە ئەو دانە شیریە بۆ ئەوەی محافەزە لەو فەراغە بکات دانەکانی تر نێنەوە بەسەریە دانە هەمیشەیەکە بە خواری نێت چونکە دواتر ئەکەوێت ئیتر تۆ کە دانی هەمیشەی وردە وردە دەسەکا بە دەرهاتن کە زانیمان حاڵەتەکە پێویستی بە ڕاستکردنەوەیە لەژێر چاودێری پزیشکی ئۆرتۆدۆنتیست ڕاستکردنەوەی دانا ستێپی بەسیط بەرەو قورس ئەڕۆین بۆ ڕاستکردنەوەی دانەکە لەبەرەوە لە بیدایەتە پێویست ناکە لە دانی شیریا ڕاستە خۆتە داخل بکرێت. کەی دان دەرهاتن بە دواکەوتوە حسابەکردی ئاین تا چ تەمەنێک مناڵ ئاسایە دانی دەرنێت؟ دانی شیرەکان و کووتمان تا 2 ساڵ یەنە دەرەوانێت دانە هەمیشەیەکان ئیتر لە تەمەنی 6 ساڵیەوە خرەکانمان دەسەکەن بە دەرکەوتن ئەگەر تا ساڵە 2 ساڵێک ئەوتوانین بوەستین لەژێر زانیاری تیشکە تەبان نەبێت تیشکی بۆ گیرابێت OPG ئەشعایە بۆ هەموو شەویلگی بزانین دانەکان وجودیان هەیە ئەگەر وجودیان هەبوو دانەکانی چاوەڕێ ئەکرێت 6 مانگ بۆ ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ بێتە دەرەوە دانەکە ئەگەرنا بە هاریکاری پزیشک کەمێک بووکەکە ئەدڕە و دانەکە بێتە دەرەوە ئەگەر لەژێر ئەشعەیە کە دەرکەوت ئەم دانانە وجودیان نەویترەوە وازی لە ئەهێنرێت تا تەمەنی ئەگاتە 18 ساڵ بۆ سەروانێ و جێگەی بگیرێتوانێ بە زۆر باشە. دکتۆر پرسیارەگاتۆ باسێواکە مناڵێکی 9 ساڵە و دانی کلۆر بوو هۆکار چییە؟ خۆی مناڵی 8 ساڵ ئێمە وتمان دانە هەمیشەیەکان کە دەسەکەم بە دەرکەوتن خرەکانی خوار و سەروانێ یەکەم خرەمان هەیە و بە دوای دووەم و سێمێ بەپێی تەمەن یەکەم خرێ یەکەم دانی هەمیشی یەکەیەتە دەرەوانێ هاتنە دەرەوەی ئەم خرەیە کەمێک ئاستەکەی کەمە بڵین چاڵترێکە لە چاودانەکانی ترا هێشتا بەردانەکانی تری نەکەوت و یاخود دانەکانی سەرەوەی ئەوەنە درێژ نەبوون کە بەریەککەوتنێ هەبێ لە بینی دانەکانە کە خۆی عادەتەندان بەریەک ئەکەوێ یەکتر پاک ئەکەنەوە یا خواردنەکە ئەجوێت و خواردنەکە بەشەکە لە پاکردنەوەی دانەکە لە حاڵەتێکە کە دانەکە لە بیدایەتیەتی و ئەگەر زۆر پاگرانەگیرێت و دیقەت نەیرێت زۆر معڕەسترێکە بۆ ئەوی کلۆر بێت لە چاودانی کەسێکی بڵین پێگەیشتووە کە خۆی ئاگای لە پاکوخایانی دەمودانێتی لەبەرەوە ئەو تەمەنە بڵین ئەو 6 ساڵە ئەو ساڵی کە گەیشتۆتە 8 یا بۆ 9 ساڵی بڵین دانە هەمیشەیەکەی ئیهمال کراوە یا بڵین پاگرانەگیراوە بە پێی پێویست ئەگەر شۆردبی نەخۆشەکەش خۆشی جان شۆردێتی ئەبێتە مای کلۆری خۆشبەختانە زۆر چارەسەر هەیە ئێستا بۆ حاڵەتانە بڵین کە کەسەکە خۆی یا
ئەگەر جۆری خۆراکەکەی کەمێک کاربۆهیدرێتی بەرز بێ یاخود ئاگان لێ نەبێت دایک و باوکو مناڵەکە کەمێک ئێمال بێت شتێکمان هەیە پێوترە فیشەر سیلاند کە ئەما خرێتە سەر دانە هەمیشەیەکان خرێکان کە هێنە دەرەوانێ لەسەر ڕووکەشی سەرەوەیدا ئەندرێت کەمێک گرنجگرنجە خواردنی پێوە ئەنووسێت ئەمە ئەو ڕووکەشە مادەیەکی سافی لەسەردا ئەندرێت هەم فلۆراید وەرئەگرێت لە لیکەوانی و ئەیا بەدانەکە بۆ شێوەیە دانەکە سەحیە مێنێتەوە وایە ڕاستەخۆ لە دەمی نەخۆشەکە بێ لیکەکەی بەرکەوێت و هەمیش ڕێگری ئەکات لەوەی خواردنی لەسەر کۆ بێتەوانی و کلۆر بێت زۆر باشە دکتۆر باسی مناڵێکەکەن لە پرسیارەکانە کە تەمەنی 8 ساڵە و دانێکیان دەرهێناوە دیارە ئەو ددانە کەڵکی نەماوە پرسیارەکەەوەیە بۆ دان هەمیشەیەەکە گرفتی نابێت کە بەو زوویە دان دەربێنرێت ئەگەر دانەکەی بڵێندانی تەبەندانی شیری لەوانەیە باسکات دانە شیرەکەی بێ و دەرهێنرابێت حەسەب شوێنی ئەو دانی کە دەرهێنرا ئەگەر دانەکانی پێشەوە بێت لە کاتی خۆیەتی و دانی هەمیشەیی وردەوردە جێگەیەگرێتەوانێ هەرچەنە دیاریش نەبێ لە ماوەیەکی کەمە کە زەختی بەرەکەی وردەوردێتە دەروانێت دانە هەمیشەیەکی ئەگەر دانی خرێکان بن دانی خرێ ئێمە خرێی شیری بڵین کە کاتی کەوتنی ئەوەی لە 10 ساڵە یا 11 ساڵە ئەکەوێتەوە بێتە دەروانێ ئەگەر زووتر بەهۆی ئیلتیهابات و ئاوسان و کێشێکەوە دەرهات بێت و چارەسەری بۆ نەکرابێمدانە حلەکەی ئەوە ئەمێنێت کە سپیس مینتینەرمان هەیە جێگرەوەی دانمان هەیە لە مختبەر دروست ئەکرێت ئەمەیان ئەکرێتە بینی ئەو دوودانی کە ماوەتەوانێت ئێمە و دانی دەرمان هێناوە دانێ پێش خۆی دوای خۆی ماونەتەوە جێگرەوەیەکدا ئەندرە لەو بینەیە بۆ ڕاگررتنی دانی پێش خۆی دوای خۆی کە نێنەوە بەسەر ئەو فراغەیە کەودانی دەرهاتووە چکە لە تەمەنی 11 بۆ سەر وردە دانی ئێمە پێشخری هەمیشەیمان هەیە پریمۆلەرمان هەیە ئەو دانە دەسەکە بە دەرکەوتن لە هەنێ حاڵەتیشا لە تەمەنی 9 ساڵیش بە دواوانێ بڵێن لەو تەمەنەوە کەمەشوانە دانە هەمیشەیەکە دەرئەکەوێت لە بەرەوەی زەختێکی زۆری بەرەکەوێت و دانەکە دەرهێنراوە شتێکی زۆر قورس نابێت زۆر باشە پرسیارێکتر هاتووە باسی ئەوەکە کە مناڵێک چەندانێکی بۆ پڕکراوەتەوە ئەم دانانەی کە بۆی پڕکراوەتەوە سا مناڵەکە تەمەنی 5 ساڵە ئەڵێ لە چەند ساڵە ئەم دانە شیریانە ئەکەون مادام دانی تەمەنەکەی 5 ساڵە ئەمە دانەکانی هەمووی هینی شیرین هیچی هەمیشەی هەمیشەکە وتمان لە 6 ساڵ بە دواوە دەسەکەن بە دەرکەوتن و سیکوێنسی کەوتنەکە یا بڵێن ڕیزبەندی کەوتنی دانەکانی ئیتر لە تەمەنی 6 ساڵ بە دواوانێ وردەوردەدانی بڕەرەکانی خوارەوە دەسەکەن بە کەوتن و بڕەری هەمیشەی جێگەیەکرێتەوانێ 6 بۆ 7 ساڵ اینجا دواتر ئێمە بڕەری سەرەوانێ لە تەمەنی 8 بۆ 9 ساڵە بڕەرەکانی سەرەوە هیچ شیری ئەکەوێت و بڕەری هەمیشەی جێگەی ئەگرێتەوانێ باش مناڵێک لە 2 ساڵ و نیوە دەدانی دەرهاتووە کۆی گشتی دانەکانی ئەمە بە دواکەوتۆ حساب نییە ئەم یاخود تەواو وەک ئاماژەم پێکرد لەم حاڵەتە بێت ئەشعی بۆ بگیرێت ئەشعی بۆ بیرە بزانین دانی شیرەکانیشی ماوە ئەسڵان هەر هەیە ئەگەر لە ئەشعە دەرکەوت کە ئەم دانە وجودی هەیە لەوانەیە کیسی کرد بێت لە ژێرەوانێ بەهۆی ئەمە بە حاڵەتی بۆ ماوەیە مەرجنی بڵم ئیلتیهابات و مەرجنی بڵم هۆکاری ئەوەیە کە پاگرانەگیرابێ یاوەتە بەخۆی بە کیسەکەەوە ماوەتەوانێ یاخود ئەوەتا نییە لە ئەشعەکە ئەو قەرارە ئەدرێت باشە ئەگەر نەبێت چی بکەین ئەگەر نەبێت حاڵەتێکی تەبیعی وازی لێ ئەهێنرێت لەگەڵ هاتنی دانە هەمیشەیەکانە جێگەی گیرێتوانێت مناڵێک لە 4 ساڵیات دانی کەوتووە سەر 5 ساڵیە و دانی تازەی دەرهاتوەوە پرسیارەکە ئەوەیە ئەڵێ زوو نییە بۆ ئەو دانە هەمیشەیەکە لە 5 ساڵا دەربێت پاش و پێشکەوتن ڕوئەیات لە کەس یا لە عیلە بۆ عیلە بۆ هاتنی دانەکان بەڵام کاتێک کە دانێکیش دەرهێنرە دانی شیری وەکو وتم کە زەختی بەرئەکەوێت دانە هەمیشەیەکە لە ژێرە و جوودی هەیە لەسەر زەخت وردە گەشێکی زیاتر ئەکە یا زووتر گەشە ئەکات و ڕێگەکەی دروستەکات دانە هەمیشەیەکە زووتر دەرئەکەوێت و یەتە دەرەوانێ لەبەرەوە حاڵ شەیکی تەبیعیە کاتێکە بڵێن تۆ مەجبور بیدانێکی شیری دەربێنی دانە هەمیشەیەکە لەبەروی زەختی بەرکەوتۆ هاتوۆتە دەرەوانێ بڵێن ئەگەر ئەویش ئەو زەختی بەرنەکەوتە یا خواردنی بەرنەکەوتە بۆ شێوەیە درەنگەکەوت تا تەمەنی
6 ساڵ بۆ سەروانێ ئەنجا خۆی هاتە دەرەوە. باش دکتۆر دان ئەگەر بکەوێت ئەکرێتەوە جێگەی خۆی لە مناڵە؟ بەڵێ ئەو دانێ ئەگەر شتێکی بەر ئەکەوێت دەمی منداڵەکە یا ئەکەوێتە خوارەوانێ ئەو دانە هەڵ ئەگیرێت و سەردانی خەستەخانەیە پزیشکی دان ئەکات و ئەخرێتەوە جێگەی خۆی، بەڵام بەمەرجێ بڵێن لە ناوەندێکی پاکژار ڕاگیرا بێت و ئمە شتێکمان هەیە پێوترێ سپلنت، ئێمە ئەی بەستینەوە بە تەل بەدانی تەنیش خۆیەوە پێش خۆی دوای خۆی بۆ 6 مانگێک بە هیوای ئەوەی خۆی بگرێتەوە، بەڵام مەرج نییە بڵێن ئەو دانە خۆی بگرێتەوانێ. باش ئەگەر خۆی گرتەوە یا خۆی نەگرتەوە کاریگەری لە سەردانە هەمیشەیەکە بێ؟ ئەگەر لە کاتی دەرهاتنی دانە شیریەکەیە دانە هەمیشە یەکەش پێوی نهاتێتە دەرەوە، چونکە لە ژێرەوەی و ناسکە و هێشتا ڕێکی دروست نەکردو خۆی ڕانەگرتو، ئەمە لە حاڵەتی داندەرهێنانی مناڵانی شاکە لە پزیشکە هیکات ئەمە ڕوئات ئەگەر دانە هەمیشەیەکە نەهات بێتە دەرەوە هیچ زەرەرێکی بەرناکرێت. زۆر باشە دکتۆر میران سپاسی بەڕێز دەکەین. سپاس بە وزانیارەوەدانێک کە بەڕێزت پێت بەخشین. بینەرانی خۆشەویست، ئومێدمان ساخی و سەلامەتیە بۆ هەموو لایەکتان تا بەرنامەیەکی سەر خواتان لەگەڵ.